رحیم سەردانی ئەمڕۆمان بۆ مزگەوتی گەورە و بۆ سەر مەزاری کاکە شێخ ئەحمەدی گەورە و هەروەها شێخ مەحموودی حەفید و ئەمیرەکانی بابان لەم شوێنەدا و بۆ ئەوە هات کە لەسەر قەبری پیرۆزیان فاتحەیەک بخوێنینەوە و پاش ئەوە هات کە من ماوەیەک پێش ئێستا لە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە پارێزگای سلەیمانی و هەڵەبجە دەست بەکار بووم بەرکی سەرشانی خۆم زانی کە سەردانی ئەم شوێنە پیرۆزە و مێژوویە بکەم و فاتحەیەک لێرە لەسەر قەبری ئەم شێخە گەورانە بخوێنم و هەروەها بە خزمەتی کاک شێخ سالار و برایانی تر کە لێرە تەشریفیان لێرە بوو بگەین و چەند وتەیەک و چەند باسێکمان لەسەر بارودۆخی ئێرە و وەزعی شاری سلەیمانی و هەروەها ئەم شوێنە پیرۆزە هەمان بێ. کاکەتەم وەکو پارتی دیموکراتی کوردستان چی هەنگاوێکتان نەوە بۆ ئاساییکردنی دۆخی ئێستا هەرێمی کوردستان؟ بێگومان هەمیشە پارتی دیموکراتی کوردستان دەست پێشخەری هەبووە و هەمیشە وەکو حیزبی سەرەکی لەم بەشەی باشووری کوردستاندا لە خەمی بابەتە بەرزەکان و نەتەوەییەکانی ئەم میلەتەدا بووە بەداخەوە ئەڵێن کە ئێستا کوردستان تووشی قەیرانێکی سیاسی و لە هەمان کاتیشدا قەیرانێکی دارایی بووە ئومێدوارین کە بە هاوکاری هەموو لایە سیاسیەکانی کوردستان و جەماوەری خۆراگیری کوردستان بتوانین لەم قۆناغەش دەرباز ببین بۆ قۆناغێکی تر کە قۆناغی یەکڕێزی و یەکوتاری کورد و ناوماڵی کورد بێ. تا چەند چی؟ کاک فواد حوسێن هاتنی بۆ ئێرە پەیوەست بوو بە بڕیاری جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و جەنابیان وەک سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان لەسەر دەست پێشخەری و پێشنیاری کاک مەسعود بارزانی تەشریفی هێنا بۆ ئێرە و ئەوەی کە دیاریش بوو وەکو ڕەئی پارتی دیموکراتی کوردستان لە بۆچوونی پارتی لە کۆبوونەوەی دوێنەی مەکتەبی سیاسی بە بەیانێک ئاشکرا کرا بۆ جەماوەری کوردستان. لە بەلاخەدا ئەڵێ گەشتبینین بە سەردانی کاک دکتۆر ئەو گەشتبینە لە چیوەدا؟ گومانێک تێدا نییە ئەبێ ئێمە هەمومان ئەوەی کە جەماوەری کوردستان داوا ئەکات بەرەو خواست و ویستی جەماوەر بچین ئێمە گەشتبینین بەوەی ئەو کەسە یا ئەو لایەنەی کە لە ڕێزی جەماوەر یا لە خواست و داخوازەکانی ملت دەربچێ ناتوانێ بەڕاستی سیاسەتێکی دروست و تەندروستی هەبێ هەمیشە پارتی پشتی بەستووە بە داخوازەکانی ئەم ملەتە لەم ڕەوەنگەیەوە یان لەم ئاراستەیەوە پارتی ئەم بەیانیەی داوە. مەسەلە بزوتنەوەیەک و حیزبێک نییە مەسەلە بڕیاری جەماوەری کوردستانە مەسەلە لێک نزیک بوونەوەی هەموو لایەنەکانی سیاسی کوردستانە ئەم بارودۆخەی ئێستای کوردستان پێویستی بەمە هەیە ئەو ئاستە بەرزەی کە دۆزی ڕەوای نەتەوەکەی ئێمە پێگەیشتووە لەسەر ئاستی دنیا کە کورد شوێن و پێگەیەکی بەرچاوی هەیە پێویستە لەسەر هەمومان فەرز ئەکرێت کە هەمومان پێکەوە بەرەو ئامانجە بەرزەکان بچین و کێشەکانی ناوخۆمان چارەسەر بکەین. سوپاس بۆ ئێوەی بەڕێز.